و پەیامی ناڕەزایی و دڵگرانی ئاراستەی دەستەڵاتی هەرێمی کوردستان دەکەین کە زۆر ترسنۆکانە لەرزۆکانە ناتوانی ئەزعەف الئیمان دیفاع لە خوێنی هاوڵاتیانی لە خوێنی دەنگدەرەکانی و تەنانەت لە خوێنی پێشمەرگەکانیشی بکات کە ڕۆژانە بەدەستی ڕژێمی داگیرکەری تورکیا خەڵتانی خوێن دەکرێن و بەڕاستی لەو هەڵوێستەیاندا ئێمە نەکرد شەرمەزارین شرم لەو هەڵوێستەیان دەکەین و بگرە گومان لە کوردبوونیشیان دەکەین چونکە لە هەر شوێنێک کە کورتەبێ حەقە داکۆچی لە مافی ڕەوای گەلی خۆی بکات دیفاع لە خاک و پیرۆزیەکانی وڵاتەکەی بکات و بەڕاستی ئەوەی ئەوڕۆ دەگوزارێت یعنی ئینسان ناتوانێت بڵێ ئەو دەستەڵاتە درێژە پێدەری خەباتی کام تێکۆشەرەیە کام شەهیدەیە بە حکمی ئەوەی ئەگەر بڵێین ئەم دەستەڵاتە درێژە پێدەری ڕێبازی مەلا مستەفایە ڕاز نییە لەبەرەوەی مەلا مستەفا دەیان ساڵ ئاوارەی و دەربەدەری چێژ لە پێناوی میلەتەکەی ئەگەر بڵێین درێژە پێدەری خوێن و خەباتی خاڵە شەهاب و شەهید جەعفەر و دەیان شەهیدی ترا ئەوە ڕاز نییە کە لە کاتێکدا ئەوان لە بەردەم پەتی سێدارە کە مەلیکی سعودیا دەیویست لەلایەن ڕژێمی بەعسەوە عەفو بکرێن ئەوان پەتی سێدارەیان هەڵبژارد و کەم ژیانیان هەڵبژارد ئەگەر بڵێین ئەو دەستەڵاتە درێژە پێدەری شەهید شێرکۆ و شەهید سەلاح دیلمانیە ڕاز نییە ئەوان هەتا لاشەیان خەڵتانی خوێن نەبوو ئامادە نەبوون کەرکووک چۆڵ بکەن ئەگەر بڵێین درێژە پێدەری خەباتی شەهید توجامە کە لە بەرامبەر دڕندانەترین و تیشترین تیخی دوژمن نەک هەر سەریدانەنەوان بگرە چاویشی نەنوقان هەتا سەری لە لاشە جیا کراوە یعنی ئەوە ڕێبازی کوردایەتی و کوردبوونە و پەیامی ترم بۆ داگیرکەرانی وڵات ئەوەیە خوا ئەو گەلەی لەسەر ئەو خاک و وڵاتە پیرۆزە خەڵق کردووە و بە کوردیش خەڵقی کردووە و هیچ میلەت و قەومێک ناتوانێت ئەو میلەتە بسڕێتەوە و پەیامێکی تریشم ئەوەیە کە داگیرکەرانی کوردستان باباش بزانن کوردستان خاوەنی ئەو چێوە بەرزانەیە کە کاتی خۆی لە شاخی جووت کە بەرامبەر ئەو هەموو لافا و تۆفانەی کە خەتەریات بوو لە سەر عامی مرۆڤایەتی خوا مژدەی ژیان و دووبارە زیندووکردنەوەی بە هەموو جیان بەخشی ئەو جارە لە قەندیلی سەربەرزەوە مژدەی پێکەوە ژیان و هەستانەوە ئەوانە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەدرێت و ئیشەڵا کۆتایی بە هەموو زوڵم و زۆری و چەوسانەوەیەک دێت سەرکەوێ خەباتی گەلی کورد بژی کوردستان لە ڕاستیدا مەسلەی بردومانکردن و لەشکرکێشی دوژمنان بۆ سەرخاکی هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا شتێکی تازە نییە و بەردەوامە و بە درێژایی دوای ڕاپەڕێنا لە دوای ساڵی 90ەوە کە ئەزمموی ئازادیان ماڵ ئەزمموی حکومڕانی هەرێمی کوردستان دەستی پێکردووە ئەمە بووە بە نەریتێک لە نێوان دوژمنکارانەی وڵاتانی دراوسێدا بێگومان ڕەنگە شتێکی ئاسایی بێ بڵێ دوژمن پەلاماری هەرێمی کوردستان دات و ڕۆژانە لە شکێشی بکە بۆ خاکی خرێن بەڵام ئەوەی ڕەنگە جێگای پرسیار بیان ئەوەی کە لۆژیک بێت ئەوەیە کە پەلکێشکردنی دوژمنە یان بە بڵم پێش دوژمن کەوتنە ڕاستی ئەمە قسەیەکی جددیەوە ئەمە پێویستی بۆ هەیە کە هەڵوێستی لەسەر وەربگرین بۆ خۆی ئێستا هەرێمی کوردستانیان با بڵێن سنووری هەرێمی کوردستان سنوورێکی کراوەیە لە ڕاستیدا بۆ دوژمنان و بە شێوەیەکی زۆر ئاسایی مامەڵە لەگەڵ ئەو پرۆسانە دەکەن کە ئێستا لە هەرێمی کوردستاندانەوە تەنانەت هاوکێشە سیاسیەکەش لەژێر ئیرادی ئەواندا بەڕێوە دەچێت تەنانەت تەشکیلکردنی مؤسساتی دەوڵەتی لە هەرێمی کوردستاندا ئەوان هاوسەنگێکە ڕدەگرن و ئەوان هاوسەنگێکە دەبەنە پێشەوە بۆیە من پێم وابێ شتێک نەماوە لە هەرێمی کوردستاندا پێی بگوتێت سنوور یان شتێک نەماوە پێی بگوترێت هاوسەنگی سنوور لە ڕاستیدا بۆیە دوژمن بە ئاسانیە بە تایبەتی لە نێوان تورکیا و ئێران زۆر بە باشی مامەڵ لەگەڵ مەسەل دەکرێت ئەوەی ئێستا دەبینین ئێستا ئەوەی کە ئەم ناوچانە تۆپباران دەکرێت و بۆمباران دەکرێت لەلایەن ڕژێمی تورکیا و ئێرانەوە بەڕای من شتێکە ینی شتێکی چاوەڕوان کراوە و بیهاڵوێستیەکە بەڕاستی جێگای پرسیارەوە بیاڵوێستەکە جێگایەوەیە کە قسەی لەسەر بکرێت ویش ئەوەیە کە هەم حکوومەتی مرکزی و هەم حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ئاسی ئەم مەسەلەیە بیانووی جۆرا و جۆر دێنەوە کە بیانوەکان بیانووی نیشتیمانی نین بیانووی سیادی نین لە ڕاستیدا لەبەرەوەی بە درێژایی هەموو تاریخی
کورد ئەم سنوورانە سنووری شوێنی بەرهەڵسکاری بوون و شوێنێک بوون کە هێزە کوردیەکان کە لە هیچ شوێنێکدا جێگیان نەماوەتەوە گەیونەتەوە قەندیل بۆیە من پێم وابێ قەندیل سنتەرێکی گرینگە بۆ بڕیاردان لە هەموو مەسەلەکاندا بۆیە ئەگەر ئەم شێوەیە بکەوێتە ژێر ئەیرادەی دوژمن و مامەڵەیەکی تری دوژمنی لەگەڵدا بکرێ من پێم وابێ سنتەری هەرێمی کوردستان دەکەوێتە ژێر مەترسیی گەورەوە و دوجار ناتوانین هاوسەنگی سیاسی لە هەرێمی کوردستان ڕابگرین.